قورآن باشە لە خوای بەزیاد شکرانی خوای دەوێ ئیشەکەمان هەیە سەبر هەیە و بازار بەڕاستی نما هیچ نما بەڕاستی یەکجارەوە بێ ئەمەل نەبن نا مانگێک تاخیر دەبی دوو مانگ تاخیر دەبی و دەبی قوتی ملەتی کورد دەخواتن یعنی حساب بکەوە چمیا بارانە چی بە مسەقەفیمان لێ دەکاتن خۆ جمعانان تەمەشاکە بەخوای ڕێنت لەو سەری بێەوە سعات یەک شێوژ ناگەوێ مارێ ئەگەر خەرکە فەقیر بی بەڕاستی ئەو نوعانابین لە ڕێ دەورەی زۆری هەیە بەڕاستی و سەر و هەرای ئیسرائیل و ئیران عنها تەمەشا ها تەسویرکە چێ لە بازاری کەس لە بازاری نەبخوا مشتەکێ دێ مار لە خۆی نەبیوانیشیات سەری بازار هە نەبوونە بوو یەکجاری بوو لەگەڵ شەڕەش الحمد لله وشکر سەری هەمووی ئەمن و ئەمانەکە یعنی ئەمە لە ئەمن و ئەمانەی باش دەژین و هیچ ترسێک نییە قەنەعاتم پێ بکە والله ترس نییە ماش لە نزیک ئاگرەکەینە حتمما ڕۆژێک دێ پڕشکەکمان پێ دەکەوێ